لەسەر هەڵکشانی دەنگت ئەبین بە هاواری مێژوو ئەیشن، لەسەر تەنیاییت و لەسەر خوێنت ئەبم بە قەسیدەی قوربانی و بە ئاوازێکی خوێناوی و بە قەڵەمێکی شەهید ژن. ئامادەبوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان، بەڕێز خانمی یەکەمی عێراق و شانازی ئیبراهیم ئەحمەد، بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز دکتۆر هەواڵە بوبەکر، پارێزگای سلێمانی، سکرتێر و ڕێکخراوەکانی ژنان و نوێنەر و سەرجەم لایەن و میوانە بەڕێزەکان و هەموو ئەو کەسانەی کە لە دەرەوە و ناوەوەی وڵاتدا هاتونەتە ئێرە بەخێرهاتنتان دەکەین. بە پاراستنی ناو و ناسناوی هەر یەکێکتان لە پای سوپاس و پێزانین بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ ئێمە و ئێوە پێکەوە لە حزوری ژنداین. ئەمڕۆ خەباتی سەروەری ڕێکخراوێکی تاوگوێ ئەەکەین کە بە سەروەریەوە توانیوێتی هەموو ئەو مافانەی ژن بگەڕێنێتەوە. هەر ئەو ڕێکخراوەشە کە ژن دروستی کردووە و ژن بەڕێوەی ئەبات و هەر ژنیش ئەتوانێت درێژە بە کاروانەکەی بات. ئەمڕۆ یەکێتی ژنانی کوردستان کۆنگرەی خۆی دەبەستێت و ئێوەی بانگێش کردووە تا پێکەوە لەم بۆنە پیرۆزەدا هاوبەشی بکەن. خەباتی ژنان لە ڕۆژگارە سەختەکانە دەستی پێکرد و بەردەوام بوو تا گەیشتە شۆڕشی نوێ و لە شاخ بەسەرکردایەتی چەند ژنێکی تێکۆشەری قاڵبووی خەبات وەک هێرۆخان و کافێخان و چەندین خاتوونی تر لە چوارچێوەیەکی تازە و شێوەیەکی نوێ درێژیان بەم ڕێگەیەدا وەتوانیان تا ئەستێکی باش خەباتی ژن لە باشووری کوردستان بەرەو پێش بەرن. بۆیە جێی خۆیەتی هەر لەم ڕۆژە سڵاوی وەفاداریان بۆ بنێرین. بەڕێزان، دیارە لەگەڵ هەوڵە بێوێنەکانی ئەو ژنە ئازا و تێکۆشەرانەشە کە ئازایەتی و بوێریان لە بیرکردنەوەی ژنانان دروست کرد، هێشتا خەباتی ڕێکخراوەیمان بەردەوامە و زۆر شت ماوە کە ئیتر ئەرکی سەرشانی ئەم نەوەیە و نەوەی دوای ئەوانە کە هەوڵی بۆ بن تا بەدیان بێنن، چونکە تا ئەم ڕۆژانە ژن بە ناوی شەرەفەوە کوژرێ و مافی زەو دەکرێ و لەبەر ژنبوون هەری یەکسانی بۆ ناڕەخسێ. پێویستە مافی ژنان و یەکسانی ژن و پیا و ببێتە بەشێک لە فەرهەنگی خەڵکەکەمان بۆ ئەوەی ئیتر زەوتکردنی مافی ژنان و بەکەم سێرکردنیان ببێتە دیارلەیەکی قێزەوەنی کەوتوری تا چیتر کەس نەوێرێ خۆی لێبات. لە ڕاستیە ئەوە کەمتەرخەمی و سستی ئێمەی ژنانیشی تایە کە هێشتا نەمانتوانیوە ئەم بابەتە لە ڕێی پەروەردە و میدیا و حکوومەتەوە بەکەڵتور بکەین. بەداخەوە تا ئێستا ژنانی خۆشمان وەک پێویست پشتیوانی یەکتر نین و هێشتا هەژمونی ژن لای ژن دروست نەبووە. ئەگەر نا بۆ ئەبێ لە ساڵی 2025 ژنان بە سیستەمی کۆتا بچنە پەرلەمان و سەرکردایەتی یان بۆ ئەبێ پۆستە باڵاکانی حکوومەت زۆر بە زەحمەت وەربگرن لە کاتێکە ژنان لە کۆمەلگا ئەوەندەی پیاوانن ئەگەر زیاتریش نەبن و لە توانا و دڵسۆزی و جدیەتە هیچیان لە پیاوە کەمتر نییە بگرە گەر جدیتریش نەبن. بەداخەوە هێشتا باوەڕ بەخۆ بوون لەو ئاستە پێویستیان نییە کە ئەم یەکێتی ژنانەی خۆمان لە پێناویاندا مەسرا.
بەو هیوایم بەرنامەی کاری کۆنگرەکەتان بەباشی هەڵسەنگاندن بێت بۆ هەموو کەم و کورتی و ئاستەنگەکان بۆ ئەوەی لە داهاتووە زیاتر و زیاتر خەباتەکەمان بەرەو پێش بچێت و کەمتر گوێمان لە هەواڵی سوکایەتی بە ژن و ئازاردان و کوشتنی ژنان و پەراوێز خستنیان بێت. بەڕێزان، لە کۆتایی قسەکانمان بۆ ئەم ڕۆژە مێژوویە داواکەم کە وەک ڕێزێک بۆ ماندووبوونی هەموو ئەو خاتونانەی ئەو خاتونە تێکۆشەرانەی لەم یەکێتیا ماندووبوون سەری ڕێزیان بۆ دانەوێنین و وەک وەفایەک بۆ خاتونی سەنگین و خەمخۆری ژنان خاتوو کافی سلێمان بە سەرۆکی فەخری یەکێکەمان دابنینەوە. بە هیوای بەدیهێنانی هەموو مافەکانی ژنان لە کوردستان و سەرتاسەری جیهانە. کۆنگرەیە هەمدەر بێ بۆی ئێمە قۆناغی خۆ بەکەم زانین، قۆناغی ئەوەی پێمان وایە ئێمە لە میلەتانی تر دواکەوتوین، قۆناغی خۆ بە هیچ زانین و شکانەوە بەسەر خۆمانە خۆڕەخنەگرتن تێبپەڕێنین. ئەمە قۆناغی هەستانەوە و داهێنان و متمانە بەخۆبوون و بڕواوە خۆبوون بێ. منی لێرە زۆر بە خێرایی ناچارم هەنێ ناو بە بروسکە وتەیەک بڵێم لە حەلیمەخانی هەکاریەوە بۆ کوێخانەی ڕزی شوان، بۆ ماشەرەفخانە مەستوورە یەڵدەرانی خانزاد قرەفاتم لەوان، دایەتەورێزی هەورانی، جەلالخانی لوڕستانی، جەلالیخانی لوڕستانی، ڕێحان خانمی لوڕستانی، لیزاخانی جاف، حەبیبی نالی، ئەنبەر خاتوونی مەولەوی، عادیلە خانم، حەفسەخانی نەقیم، فاتمە محێدین، گوزیدە خانم، ڕەحمەخانی کچی پیرەمێرد، جوانی بێناوی گۆران، دایشی مستەفا پاشا یامۆڵچی، ڕەوشەن بەدرخان، ئەختەری ڕەشۆڵ، ڕابیعەخانی نانەوا، میناخانی یەزیدی، حەمیدەخان، بەیەخانی حامیبەک، فاتمەخانی ڕەواندوزی، خاتوو بەهێ معروف، خاتوو هێرۆبرای مەحمەد، خاتوونی بەڕێز کافێ سلێمان، تا ئەوانی تریش وەکو
لەیلا قاسم و زەکی ئەلکان و شەهید سنەوبەر و ژینا ئەمینی سەکینە چانس و فیدان دۆگان و لەیلا سۆڵمەس تا بە نەنە سەوسەم و نەنە حەبەم و بە نەنە سەلمام و بە پورە حەفسەم و بە دایەسینەتم و بە دکتۆر بێخاڵی خوشکم و بە دکتۆر شیرانی هاوسەر و سەرۆکم ئەگاتا بەیەکیەوە ئەگا کە بنیانی ڕاستەقینەی ژیان و ژینگە و گەشەکردنی مرۆڤایەتین ئەبێ خۆمان پێشت بێ. ژن تەوارە مەزن و ڕەنگینەکەی نێوژنانی کۆمەڵی مرۆی. ژنی کورد پارسانگە هەمیشەیەکی خەباتی درێژخایانی خەڵکی کوردستانە. ژنانی کورد لە خەباتی شاخ و شاردا نەک هەر بەشدار بوون، بەڵکو بەشێکی گرنگ و خاوەن ئەرکێکی گەورەی نێو ئەو ڕۆتە بوون. لە ڕۆژگاری خەباتی شاخدا ئەو دەمەی ژمارەی ژنان بەشدار بوون لە خەباتی ڕزگاریدا و بە تایبەتی لە شاخدا هێدی زیانی دەکرد. بیرکردنەوە لە دامەزراندنی ڕێکخراوێک بۆ ڕێخستنی بەشداری ژنان و داپۆکیکردن لە مافەکانیان پێداویستێکی گەورە بوو. هەر بۆیە لەوێ خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد و خاتو کافیە سلێمان و پەخشان حەفید و چەندین لە هاوڕێیانی تریژن پێکەوە دەبنە سەر مەشقی دامەزراندنی ڕێکخراوێک بۆ ژنان و ناوی لێدەنێن یەکێتی ژنانی کوردستان. ئەم ڕێکخراوە بە جیاواز لەوانی پێشخۆی سەرگەرمی دۆزینەوەی میکانیزمی جیاوازترە بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسیژن و دەستەبەری دەرفەتی کارکردن و دەرخستنی توانای لە بنەهاتووی لە نێوەندەکانی سیاست و بەڕێوەبردندا. بۆیە لە دوای ڕاپەڕین و یەکەم کۆنگرەوە ئاراستەی کارکردنی ئەم ڕێکخراوە بە جۆرێکە لە ڕاژەی بوونی ژن و ئیشاندانی هێز و تواناکانی بەردەوام دەبێت. مام جەلال داپۆکیکەری هەمیشەیی خەباتی ژنان بووە. لە هەموو دەرفەت و هەلێکدا پشتیوانی خۆی بۆ ژنانی کوردستان و بەشداری چالاکیەکانیان لەسەر چەند بوارەکاندا تووپات کردوتەوە. بۆیە لە یەکەم کۆنگرەی یەکێتی ژنانی کوردستاندا مەدالیای ئەمەکداری ژنانی پێدەبەخشرێت. مام جەلال ڕابەری بزوتنەوەی کوردایەتی هەمیشە پشتیوان و ڕێنوێن و هاوکاری ژنانی کوردستان و بەردەوام داپۆچی لێ کردوین. هەر بۆیە بە پێویستی دەزانین بە بۆنەی بەستنی یەکەم کۆنگرەوە مەدالیای ئەمەکداری ژنانی کوردستان بە بەڕێز هەواڵ مام جەلال ببەخشین. باسی خەباتی تێکۆشەرەکانتان دەکەین لە کاتێکدا کە باڵی ڕەشی ڕێژێمی کۆنەپەرستی خۆی کێشاو بەسەر کوردستاندا خوشی قارەمان تێکۆشەرمان هەبوو هەندێکیان شان بەشانی براکانیان لە شاخ خەباتیان دەکرد و تاڵی و تفتی حملاتی ئەنفال و کیمیابارانیان دەچێشت وەکو نمونەیەکیان ئەو کافێخانەی خۆتانە و هەروەها لە شارشدا چەندی ژنی تێکۆشەرمان هەبوو کە لە ڕۆژەکانی سەختدا کاری ئەو تۆیان دەکرد کە تەنانەت بە براکانیشتان نەدەکرا کە نمونەیەکیان خوشکە قارەمانەکەی گەرمیانی خۆمانە سەفیە بەنیوەی ئەم کۆنگرەیە بۆ پیاچوونەوە و نێوبوونەوە و درێژەدانە بە خەباتەکەمان کە لە قوڵایی ئازارێکی زۆر و ئیرادەیەکی پۆڵایینەوە دەستی پێکرد کاتێک گەلەکەمان جینۆساید و وڵاتمان خاپوور دەکرا. ئەم دروستبوونە هاوارێک بوو بۆ ئازادی هەڵوێستەیەکی پتە و لە دژی ناداتپەروەری. شانازیە کە لە ماوەی ڕابردوودا وەک سکرتێری ئەم ڕێکخراوە خزمەتم کردووە و من ئەم بەرپرسیارەتیە بە پابندبوون و کۆششەوە بە یەکسانی و دادپەروەری و بۆی کە ژن دەتوانێت ڕۆڵی سەرەکی بگێڕێ لە دروستکردنی گۆڕانکاری و گەشەپێدان و یەکسانی. و لە ماوەی کارکردنم لە یەکێتی ژنان
لەگەڵ هاوکارە بەڕێزەکانم بۆ خزمەتی ژنانی وڵاتەکەمان لە هەوڵ و وڵاتەکەمان لە هەل و مەرج و شوێنی جۆراوجۆر شانازیەکی گەورەیە لە ژیانی مندا. بە هاوکاری هەموو لایەک چەندین دەستکەوت بەدەست هاتووە. من ئەمڕۆ لە کاتی کۆتایی هێنان بە ئەرکەکەم وەک سکرتێری ڕێکخراو دەمەوێت دووپاتی بکەمەوە کە بە تەواوی پابەندم بە پێشکەوتنی ئەم ڕێکخراوە و لە کۆتاییدا لە هەر کاتدا بەوەی لە توانامدا بێت کۆششەکەم بۆ بەهێزکردنی تواناکانی ژنان و یەکسانی و دادپەروەری. سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان و هەمیشە پەیمان تازە ئەکەمەوە بۆ خەبات و تێکۆشان لە پێناوی دادپەروەری یەکسانی و بەرزکردنەوەی توانای ژن و خۆشگوزەرانی بۆ وڵاتەکەمان بە هەموو پارچەکانیەوە. ئێمە ئەگەر خەباتەکەمان یەک خەین پێکەوە بە تایبەتی ژنان لەو بڕوایم کە سەرکەوتن و داهاتووی و خۆشگوزەرانی و ئازادی نزیکە بێت. ئێمە وەک لیژنەی ئامادەکاری ڕەشنووسی پەیرۆ و پرۆگرامی ڕێکخراوەکەمان ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان کە ژمارەمان 8 ئەندامە ئەرکی لە ئەستۆگرتنی نووسینەوەی ڕەشنووسی پەیرۆ و پرۆگرامی ڕێکخراوەکەمان پێسپێدرا. ماوەی زیاد لە ساڵێکە و بە ئەنجامدانی زیاد لە 20 کۆبوونەوە گەیشتینە کۆتایی کارەکان. پاش پیاشونەوەمان بە پەیرۆ و پرۆگرامی یەکێتی ژنانی کوردستان و گفتوگۆ و تاوتوێکردنی نمونەی زۆرێک لە پەیرۆ و پرۆگرامی ڕێکخراوە ناوخۆییەکان و وڵاتانی تری جیهان و گونجاندنی ناوەڕۆکەکەی بە شێوەیەک کە لەگەڵ سەردەم و واقعی کۆمەڵی کوردیدا بگونجێت. لە ئێستادا ئەرکی ئەم لیژنەی کۆتایی پێدێت و تەواوی نووسینەوەی ڕەشنووسەکە دەخەینە بەردەست ئەندامانی لیژنەی بەڕێوەبردننی کۆنگرە بە مەبەستی گفتوگۆ و دەنگدان و بەسەندکردنی تا ببێتە پەیرۆ و پرۆگرامی ڕێکخراوەکە لە داهاتووی کارکردنیاندا. بۆ ئومێدەی دەرەنجامی کارەکان لە ئاست خزمەت و بەدیهێنانی ئامانجەکانی ڕێکخراوەکەمان بێت. سوپاس بۆ سکرتێری ڕێکخراوەکەمان و سەرجەم ئەندامانی سکرتاریەت و لێپرسرا و ئەندامانی لەقەکانی یەکێتی ژنانی کوردستان و سەرجەم ئەوانەی بە سەرنج و تێبینی و بۆچوونەکانیان ڕەشنووسەکەیان دەوڵەمەند کرد. ناوی ئەندامانی لیژنە بریتین لەمانەی خوارەوە. شۆ بۆ مستەفا عەسکەری، سەیوان ڕۆستەمە فراسیاب، گوڵزار ئەبووبەکر، تەلال لەتیف محەممەد، منیرە ئەبووبەکر محەممەد، سەیران محەممەد سابیر، بەفرین عوسمان محەممەد و بەندە کنێر عەبدوڵڵا. لیژنەی ئامادەکاری کۆنگرە 21/4/2025. سپاس. ئێستا خەڵاتی یەکێتی ژنانی کوردستان دەبەخشرێتە بەشێک لە تاوارەکانی مەکتەبی سکرتارەتی یەکێتی ژنانی کوردستان. طبعا هەموو کۆنگرەیەک نوێبوونەوەیە
گۆڕانکاریە بۆی کە بتوانین بە میکانیزمێک و بە شێوازێکیەوە ئامانجێکی تازە کە بتوانین بینە کایەکە و بینە مەدانەوە کار بکەین دیارە ژنان زەمنێکی زۆرە کۆنگرەمان نەکردووە بەڵام دیارە ئەمەش خۆی لە خۆیان ئەسبابی هەیە بەڵام ئێمە وەکو خۆمان تەبعاً بەردەوام گۆڕانکاریمان کردووە هەوڵمان ناوە لە هەموو سنتەرەکانە لە هەموو چەمکێکی ناو یەکێتی ژنانی کوردستانە توانیومانە دەستی خۆمان هەبێ ڕەنی خۆمان هەبێ بەڵام کۆنگرە دیارە خۆی گۆڕانکاریە نوێبوونەوەیە بەهێنانە پێشەوەی ئەندام و کادری تازەی لە ناو هەموو با بڵێن ژنانە کە ئەمە خۆی لە خۆیان کاریگەری تەواوی هەیە بۆ ئەوی کە بتوانین ڕێکخراوەکەمان بە زیندوی بە پێوە بمێنێتەوە بۆی بەردەوام بی لە کار و چالاکیەکانمانە بەدەل لەم کۆنگرەیەکێتی ژنان ئامانجەکەی ئەوەیە کە بتوانێت ژنان هەموو یەکگرتوو بێ بتوانین هەمومان یەک دەنگ و یەک ڕەن بین هەمومان بتوانین یەک ڕەمان هەبێ ڕاستە لە بیر و بۆچوون و ئایدیا و ئیشکردنمانە لەوانەیە جیاواز بین بەڵام ئێمە ئەمانەیە هەمان بە هەمان نەفەس هەمومان کار بکەین بتوانین گروپێکی یەکگرتووی تەواومان هەبێ بۆی کە بتوانین ئەو ئامانجەی چونکە ئامانجی ژن یەک ئامانجا لە هەر وڵاتێ بێت لە هەر شوێنێ بێ لە هەر ئایدیایەک بێت یەک ڕەمان هەیە لەبەر ئەوە بە هەمومان تەبعاً جوانترە بە قووەترە بەهێزترە کە بتوانین ئەو ئامانجەی کە هەمانە بتوانین بهێنین بەدەست کەوتنی ڕێکخراویەکەتی ژنانی کوردستان سەرکەوتی هەمومانە ئیشەڵا سەرکەوتوو ئەبێت دوای ئەوەی یەکگرتنی هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوە جەماوەریەکان قووەتێکی زۆرە توانایەکی زۆرە بۆی بتوانین ئەو پەیامەی ئەو ئامانجەی کە ئەمانەوێ ئەو بەدیهێنانی ئامانجەکانی ژنان بۆ لە گۆڕانکاری لە قانونەکانە لە هەر شەمکێک بێت بتوانین بە هەمومان یەکدەست و یەک هەڵوێز بین ئەمە بەڕاستی گرنگێکی تەواوی هەیە لە هەموو دنیاشا وایە ئێمە تەنانەت پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی تەریشە هەیە بۆی کە بتوانین بە هەموو لایەکمان بتوانین ئەو ئامانجەی کە ژن هەیەی ئەو بەرەو پێشچوونەی کە هەیەی نەک بەرەو دواوە هەنگاوبوونین ئێمە ئەمانێ بەردەوام بەرەو پێشەوە ئەویش بەڕاستی بەدەستە جەمعایگرێت و چەپکە گوڵەکەیە